تورکیا پرۆژەکانی تورکیا ئەو 5 مەلەفەی کە ئێستا زیندوی کردووە لە بۆ 2023 بەولاوە یان جم و جۆڵە ئاسکەریەکان یان پرۆژە سیاسیەکان یان جوهدە دەوڵەماسیەکانی تورکیا بە وردی ئەوەی لێ دەخوێنرێتەوە چ ئەوەی کە لە قوبرز ڕوودەدا چ ئەوەی لە کازاخستان ئێستا چ ئەوەی لە نێوان ئازەربەیجان و ئەرمینیا ڕوویدا چ ئەوەی ئێستا لە سووریا و لە ئەوەی بەخۆی ناوی لێنە شیمالی عێراق بە ئاشکرا ئەومان پێدەڵێت تورکیا بە نیازە جۆرە ئیمپراتۆریەتێکی نوێ هاوشێوەی ئێران بەڵام هی ئێران لەس ئەساسی مەزهەبیە و وجودیان زۆرە بەڵام ئی تورکیا وجودی کەمە بە تایبەتی لە عێراق بۆیە وا پێدەچی لە کۆتاییدا ئەگەر لە شوێنەکانی تری سەرکەوتوبی لە عێراق تورکیا سەرکەوتو نەبی و تورکمانەکانی عێراقیش کە برای خۆمانن زۆر تووشی ئەزیەت و ئازار ببن چونکە ئێستا تورکمانەکانی کوردستان وەکو شەعبی عێراقی کار ناکەن وەکو جالیەک لە جاریەکانی تورکیا کار دەکەن بەو شەرتەی تورکمانی کوردستان و عێراق لەگەڵ ڕەگەزی تورکیایی لێکجودان 100% لێکجودان یان ناسنەوە سەر یەکتر بە تایبەتی کە ئیلتیزام بە ئاڵاکان ناکەن لە کوردستان تورکمان وەکبری بە دووسێنەوە ئیش دەکە لەلایەک لە خزمەتی حیزبی دەسەڵاتە لەلایەک لە خزمەتی تورکیایە لە هەردوو باردا هەم خۆیان و هەم میلەتی کورد تێدا زەرەر و زیانێکی زۆر دەکەن لەلایەک وا لە خۆیان دەکەن کە میلەتی کورد ئەو حەتف و سۆزەی کە هەیبوو لە بۆ تورکمان وەکو برایەتی کەمتر ببێتەوە هەتا لەگە عێراقیش لەلایەکی وا دەکات دیکتاتۆریە لە کوردستان تەمەنی درێژ بیتەوە لە کۆتاییشدا پرۆژەکانیان تەنها بە زەرەر و زیان کۆتایی دەیەوێ لە ئەگەری دابەشبوونی عێراق ئەو خۆی ئاعتراف بە هەرێمی کوردستان هەر ناکە و هەمووان جێمان لێ بوو کە وەزیری دیفاع گوتی شتێک نییە لەسەر ئەو زەویە و لەو گەردونەی بە ناوی کوردستان پێشتریش ئەردۆغان خۆی دانی بۆی ناوو کە لە تورکیا کوردستانی لێ نییە ئیتر لە قاموسی تورکیا شتێک نییە بە ناوی کوردستان حتا دەستوری عێراق کە ئەترافی بە کوردستان کردێکاوان دێنە ئێرە دێنە ناو هەولێرێ کەلیمەی کوردستان ناڕێن بۆیە ئەوان ینی بێجگە لەو تەقەلای لەگە عێراق و لەگە لایەنەکەش زۆر جار گەڵاڵی ئەوی دەکەن کە هەرێمی کوردستان تێک بدرێ ڕاستیەکەی ئەگەریش هەندە هەنگاو هەیە بە تایبەتی کێشەی قەندیل ئەگەر لە لایوان کۆتایی بێ ئەساناترین کێشە ئەوەی هەرێمی کوردستانە کە هەرێمی کوردستان نایلن بە هیچ جۆرێک و ئێستاش ئەو محاولاتیان کە لە ڕۆژئاوا دەست پێ کردووە هەمان محاولاتە لە بۆ ئێرش ئەوان دەیانەوێت تورکمانەکان وەکو تابووری پێنجەم بەکاربێن لە بۆ ئەو مەبەستە گەورانی تورکیا بەڵام پێم وایە تەنها زەرەر و زیان بەگەلی کوردستان دەکەوی و بە تورکمانیش دەکەوی تورکیا بە ساق لەم لێ دەرەچی و ئەوانەش زەرەر دەکەن تورکیا دەورەشی زۆر خراپی ئێستا ئەوەی کە درێن کوردستان لە مەترسیان هەرێم هەڕەشەی لەسرە ئەو هەڕەشەیە نە دووەلیە نە ئیقلیمیشە و ئیقلیمی وەکو ئێران و سووریا و عێراق و یان وڵاتانی عەرەبی ئەوانە هەڕەشەی ئەوەی هەڕەشەی ئێستا تورکیایە لەسەر هەرێمی کوردستان ناشی شارتەوە ئەو کە قسە و گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی تر بۆ نمونە ئەو شیعارەی کە دەرێ یەک پارچەی خاچی سووریا یەک پارچەی خاچی عێراق یەک پارچەی خاچی ئێران بەشێکە لە یەک پارچەی خاچی تورکیا ئەو زۆر واضح دیارە یعنی دروشمێکە تەنها و بە تەنها دژی کووردە ئەجا قڕ بەسەری ئەو لایەنە یان ئەو قیادەیان هەر یەکە کە ئومێدێکی بە تورکیا ئێستا هەبی کە وابزانی یارمەتی دەری کوردستانە نەخێر گەورەترین هەڕەشە ئێستا تورکیایە و ئەویش خاڵی هەر لاوازی کوردستانی ئەوەی قیادەکانی کوردی لەگە میلەتەکەی خۆیان زۆر ناتەبان